پۆستی پارێزگاری سلێمانی کە لە ئێستادا بە وەکالەت بەڕێوە دەبرێت لە بنەڕەتدا لە پشکی بزوتنەوەی گۆڕانە. ئەوەش لەسەر بنەمای ئەو ڕێکەوتنە ئیدارەیی لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕاندا هەیە. ئەو پۆستە کە لە 25 هەشتی 2016 پارێزگارەکەی یەکێتی ڕادەستی هەڤاڵە بووبەکر پارێزگاری کاندیدکراوی گۆڕانی کرد تا ئەم ساتەش دەست بەکار نەبووە. ئەوەش بەهۆی ئەوەی ئەو کات مەرسومی سەرۆکی هەرێمی دەویست و گۆڕانیش ڕایگەیان ماوەی سەرۆکی هەرێم نایاساییە. بەڵام لە ئێستادا گۆڕان نووسراوی ڕسمی ئاراستەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کردووە بۆ دەست بەکاربوونی هەڤاڵ ئەبووبەکر و جێبەجێکردنی ڕێکارە یاساییەکان. بەهۆی ئەوەی کە پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان بە شێوەیەکی نایاسایی ئەبرا بەڕێوە بزوتنەوەی گۆڕان ئەو بابەتەی دکتۆر هەڤاڵی دواخست تاوەکو ئەو کێشە یاساییە ئێستا چارەسەر بووە. لە پاش چارەسەربوونی ئەو کێشە یاساییە بزوتنەوەی گۆڕان بەپێی هەڵبژارنەکانی ساڵی پاری 2016 کە لە 25 هێش کراوە لە ڕێی ئەنجومەنی پارێزگای سلێمانی داوا لە پارێزگای سلێمانی کراوە کە نووسراوە ئاراستی وەزارەتی ناوخۆ بکات. وەزارەتی ناوخۆش پاش هەڵسەنگاندنی داواکاریەکەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و پارێزگای سلێمانی نووسراوی کردووە بۆ ئەنجومەنی وەزیران و چاوەڕێین لەم چەند ڕۆژە ئەنجومەنی وەزیرانیش فەرمانی دەست بەکاربوونی بەڕێز دکتۆر هەڤاڵ وەک پارێزگاری نوێی سلێمانی دەربکات. بەدڵنیاییەوە بوونی پارێزگارێک کە هەموو دەسەڵاتەکانی پارێزگاری هەبێ و ئەساڵەتەن پارێزگار بێ بەدڵنیاییەوە ئەتوانێت بڕیاری گونجاوتر و دەسەڵاتەکانی زیاتر بێت و ئەتوانێت زیاتر خزمەتی پارێزگای سلێمانی بکات. ئەو ڕێکەوتنی کە لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان کراوە بۆ پێکهێنانی حکوومەتی خۆجەیی پابەندین پێوەی لەبەرەوەی تا ئەم دەقەیەش لەسەر ئەو ڕێکەوتنەی شوکارەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین و ئەنجامەدرێت. بەڵام تا ئێستا هەموو ئەو ڕێکەوتنەوەکو خۆی جێبەجێ نەکراوە چونکە چەندین پۆستی تری گرنگ هەیە کە بووە لە چوارچێوەی ڕێکەوتنەکە بدرایە بە بزوتنەوەی گۆڕان بەڵام تا ئێستا ئەو پۆستانە جێبەجێ نەکراوە و دواخراوە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگاش لە فراکسۆنی یەکێتی نیشتیمانی ڕای دەگەێنێت ئەنجومەنی پارێزگا بە نووسرا و وەزارەتی ناوخۆی ئاگادار کردوتەوە و چاوەڕوانی بڕیاری ئەنجومەنی وەزیرانی هەرێمن بۆ ئەوەی پارێزگارەکەی گۆڕان کە هەڤاڵە بووبەکرا دەست بەکار ببێت وەک یەکێتیش جەخت لەسەر ڕێکەوتنەکەی نێوانیان دەکەنەوە. دوای پێشهاتە سیاسەکانی ئەم دوایە لەژێر ڕۆشنایی ئەو بڕیاری کە 25 هەشتی 2016 ئەنجومەنی پارێزگا بۆ بمر پارێزگاری بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر دەری کردبوو بەڕێزان لە بزوتنەوەی گۆڕان و سایان ئاراستەی ئەنجومەنی پارێزگا کرد و سلااوەکە لە ئەنجومەنەوە نێرایە پارێزگای سلێمانی ئەوانیش بەرزیان کردەوە بۆ وەزارەتی ناوخۆ لە ڕۆژی 7 مانگە وەزارەتی ناوخۆ ڕەزامەندی دەربڕی و ئەمەی بەرز کردوێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران چاوەڕوانەکەی ئەنجومەنی وەزیران دوایین فەرمان لەو بارەوە دەربکا واتە کارێکی ڕۆتینیە دوای ئەمە پێویستی بۆ یەکە بەڕێز دکتۆر هەڤاڵ و پارێزگاری سلێمانی دەست بەکار بێت. بێگومان ڕێکێتی نیشتیمانی کوردستان ڕێکەوتنی هەیە و لەژێر ڕۆشنایی ڕێکەوتنەکە ساڵی ڕابردوو ئەنجومەنی پارێزگا ڕێکەوتنەکەی جێبەجێکردنی بە بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر و لە یازالیش هەموو لای ملزەمن بە ناوەڕۆکی ئیتفاقێکەوە گوتم سلێمانی و هەڵەبجەش شایانی ئەو شایستی ئەوەن کە پارێزگارێک هەمومانای کەلیمە هەبێت نەک لە بری پارێزگاریان جێگری کارەکان ڕێگات چکەوە تەسیری سلبی لەسەر کاروبارە کارژێڕی و دارایەکان دروست دەکات. یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان ڕێکەوتنێکی ئیداریان لە 9 دوانزەی 2014 ئیمزا کرد بۆ ئاڵوگۆڕی پۆستە ئیداریەکانی پارێزگای سلێمانی و هەڵەبجە تا ئەم ساتە ژەرد و لا تاکید لەسەر جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنەی نێوانیان دەکەنەوە و پێیان وایە ئەوە نمونەیەکی سەرکەوتووە لە بەڕێوەبردنی حکوومەتە خۆجێیەکان لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە. دلێر کەمال کورساد نیوس سلێمانی.